بەردەوامی گفتوگۆکان و درێژبوونەوەی پێنجقۆڵیەکان ئەو پرسیارە لای هاوڵاتیانی ئەم هەرێمە دروست دەکات: ئایا چییە بەرپرسیارە لە نەگەیشتن بە سازان و چییە دەتوانێت کێشەکان بەلایەکدا بخات؟ چییە دەتوانێت بڕیار بدات و بڕیارەکە شوێن بگرێت؟ ئایا لایەنێک هەیە بتوانێت هەڵوێستی هەبێت و هەڵوێستەکەی شوێن بگرێت و کێشەکان بەلایەکدا بخات؟ وەڵامی ئەم پرسیارانە لای چاودێرانی سیاسی هەیە، چونکە ئەمە یەکەم جار نییە لەم هەرێمی کوردستانەدا کێشەی هاوشێوە سەر هەڵبدات و لایەنەکان دەیان و سەدان کۆبنەوەی لەسەر بکەن و لەژێر ناوی سازانیشدا لایەنەکان خۆیان لە ئاڵوێست بدزنەوە و لە بەرپرسیارەتی بەرامبەر دەنگدەرەکانیان ڕابکەن. لە هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگای سلێمانیدا لە 30 نیسانی 2014دا بزوتنەوەی گۆڕان توانی براوەی یەکەم بێت و 12 کورسی لە کۆی 32 کورسی بەدەست بێنێ و یەکێتی نیشتیمانی کوردستانیش 11 کورسی بەدەستێنا. بەڵام بەهۆی ئەوەی پێکهێنانی حکوومەتی خۆجێیی پێویستی بە 51% ڕێژەی کورسەکان بوو، بۆیە براوەی یەکەم کە بزوتنەوەی گۆڕان بوو پێویستی باوپەیمان هەبوو بۆ پێکهێنانی حکوومەت. یەکگرتووی ئیسلامی کوردستان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی 2 کورسیەیە و لەگەڵ کۆمەڵی ئیسلامی لیستی خزمەتیان پێکهێناوە و خاوەنی 4 کورسین. لیستەکەیان ڕێگر بوو لەوەی دەستا و دەستکردنی دەسەڵات لە پارێزگای سلێمانی ڕوو بدات. یەکگرتوو ئامادە نەبوو دەنگ بدات بە لیستی گۆڕان و بۆ یەکەم جار کەسێکی غەیرەیەکێتی ببێت بە پارێزگار. هەرچەندە یەکێک لە دروشمەکانی یەکگرتوو کە هەمیشە باسی لێوە دەکات دەستا و دەستکردنی دەسەڵاتە بە شێوەیەکی ئاشتیانە. بەپێی ڕای بەشێک لە چاودێرانی سیاسی، هەڵوێستی یەکگرتوو لە پێکهێنانی حکوومەتی خۆجێی سلێمانی کاریگەری لەسەر دەنگدەرانی ئەو حزبە دروست دەکات لە هەڵبژاردنی داهاتوودا. لە دوای ڕووداوەکانی پێکهێنانی حکوومەتی خۆجێی سلێمانی جارێکی دیکە ڕووداوەکانی گۆڕەپانی سیاسی هەرێم یەکگرتووی ئیسلامیان خستەوە بەر ڕووناکی و هەڵوێستی یەکگرتوو بوو بە هەڵوێستی یەکلاکەرەوە لەسەر ناکۆکیە سیاسیەکان. بەپێی ڕای بەشێک لە چاودێرانی سیاسی، ئەم جارەش یەکگرتووی ئیسلامی نەیتوانی سەرکەوتوو بێت لە بەکارهێنانی دەسەڵاتی خۆی و بڕیاردان لەسەر یەکلابوونەوەی کێشەکان. هەموو ئەمانەشی لەژێر ناوی سازاندا شاردووەتەوە. ئەمەش کاریگەری لەسەر کێشە ناوخۆیەکانی بەجێهێشتووە و ئەو حزبەی کردووە بە دوو بەرەوە. ئەگەر سەرجەمەندامانی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان بەشداری دانیشتنی 19 ئابیان بکردایە، ئەوە هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم یەکلا دەبووە و بە یاسایی کارەکان بەڕێوە دەچوو. بەڵام یەکگرتوو ئەمەشی نەکرد و لەژێر ناوی سازاندا هەڵوێستی خۆی ڕانەگەیاند. بەشێک لە چاودێرانی سیاسی ئاماژە بۆ ئەوەش دەکەن کە هەڵوێستی یەکگرتووە بارودۆخەکەی ئاوا بە هەڵواسراوی هێشتووەتەوە، لەگەڵەوەی بەتەواوی لەگەڵ پرۆژەکانی گۆڕان و یەکێتی و کۆمەڵ نییە، خۆشی یەکلایی نەکردوێتەوە تا بچێتە بەرەی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ داواکاریەکانی پارتیدا بێت. هۆکاری ئەمەش تەنها ترسە لەلایەنگرانی کە لە هەڵبژاردنی داهاتوودا سزای بدەن و دەنگی پێنەدەن. لە دواهەمین پۆستیدا لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک محەممەد فەرەج ئەمیداری گشتی یەکگرتوو نووسیوێتی کە ئەگەر ناکۆکیە سەرەکیەکان بە سازان چارەسەر نەکرێن ڕەنگە مەترسی گەورە ڕوو بدات. بەشێک لە چاودێرانی سیاسیش پێیان وایە کە ڕوودانی هەر کێشە و گرفتێک لە نێو هێزە سیاسیەکانی کوردستان بەهۆی پرسی سەرۆکایەتی هەرێمەوە دروست بێت، ئەوە بەشێکی گەورەی بەرپرسیارەتەکەی دەکەوێتە ئەستۆی یەکگرتووی ئیسلامی کوردستان، چونکە ئەو حیزبە ڕێگر بووە لەوەی کێشە سیاسەکانی هەرێم لە ڕێگەی یاساییەوە یەکلا بێتەوە و هەموو ئەم کارانەشی لەژێر ناوی سازاندا کردووە. بەڵام بەشێکی دیکە لە چاودێرانی سیاسی ڕایەکی تریان هەیە لەوەی هەڵوێستی یەکگرتووی ئیسلامی لە جێگەی خۆیەتی و ڕێگر بووە بەوەی گرژی و ناکۆکی چەکداری بکەوێتە نێو پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان و هەر یەکگرتووی ئیسلامیش بووە کە یەکێتی و گۆڕانی لە سلێمانی ناچار کرد بگەنە سازان و دوور لە بەرکەوتنی چەکداری پۆستەکانی پارێزگای سلێمانی دابەش بکەن.